هەموو یاریەک پڕۆیەکی سووری لە ناوچاوانی دەبەست و ئاڵایەکی سووری دەگرت بەدەستەوە و دەچووە سەر پەرژینی چواردەوری یاریگا بێنازەکی سێ سادق و هانی یانەکەی دەدا. هەموو خەون و ئاواتیەوە بوو یانەکەی بگات بە خولی نایابی کوردستان. ئێستا یانەکەی لە خولی نایابە، بەڵام ئەو نەماوە تا بیبینێت. شەهید هەرێم عەلی 13 ساڵ لە 8 12 ساڵی ڕابردوو لە میانی خۆپیشاندانەکانی هاوڵاتیانی سێ سادق کەوتە بەرفیشەکی بێڕەحمانەی جەلادا خوێن مژەکان و بە ڕۆژی ڕووناک خەڵتانی خوێن کرا و خەون و هیوا و ئاواتەکانی بردە ژێرگڵ و نەیان هێشت بە چاوی خۆی گەیشتنی یانەی سێ سادق بە خولی نایابی کوردستان ببینێت. خولیایەکی زۆریشیە و بۆ نادی سێ سایق ینی توانم بڵێم کە خۆم بۆ 10 ساڵ خزمەتی ئەو یانەم کردووە بەقەدەر خۆم لە یاریەکانە خەمی بۆ ئاواتی بردنەوە بۆ ئاواتی ئەوە بۆ کە سێ سادق بگاتە ئەم ڕۆژە. ئەویشێ سەرکەوتنی بووە بۆ پلە نایابەکانی کوردستان. هاوڕێکانی هەرێم باز لەو ساتانە دەکەن کە بە شەوق و تاسەوە ڕویان لا یاریگاکان کردووە و بە هەموو توانایان یانەی سێ سادقیان هانداوە، بەڵام ئەم وەرزە بێ هەرێم لە یاریگاکان کپ و خامۆش بوون. منۆک و هاوڕێی نزیکی شەید هەرێم دایم بەیەکۆ بووین و بەیەکۆچین بە سەیری یاریەکان و زەرری بۆ هیچ کەسێ نەبووە. خەونیەوە بوو سێ ساق بێ بە نایاب ئەو تایم ساڵ ئاواتەکەیاتە دی ئەو نەما لە ژیان بەداخۆ حەزی ئارۆزوی بۆ تۆپی پێ بوو تەنها خەونیەوە بوو بێ بە یاریزانێکی یانی سی ساق وەگەر بمایە خەونەکەیاتە دی تەنها خەونیەوە بوو ساق بێ بە نایاب. شەید هەرێم هەندێکی سەرسەختی یانی سێ سادق بووە. برایەکی کە هێمن عەلی کاپتنی یانی سێ سایق بوو زۆر کات یعنی بگرە ئەگریا بە شوێن هێمنە، ینی ئەگریا بەس بیبا بۆ سەیریاری و ئەم ساڵیش بە خولیای ئەوە ئاهاو ئەچوو ینی سێژ لە ماڵ و ئاڵایەکی گەورەی هەیە کە داینابوو بۆ هەندانی یانی سێ سایق بۆ ئەم ساڵ بێ بە نایاب. ئەو بوو سێ سایق سوپاس بە خۆی گەورە بوو بە نایاب، بەڵام ئەوەی کە جێی دەگەی داخە هەرێم نەماوە کە ئەوە ببینێ سێ سایق چۆتە شوێنی خۆی بەداخەوە. سەرۆکی یانەی سێ سادق بەدەم هەڵکێشانی ئاهی سەرد و داخۆفسوس بۆ هەرێمی جوانەمەرگ هاوکات سەرکەوتن و بردنەوەکانیان پێشکەش بە ڕۆحی هەرێم و دایک و باوکی جەرگ سوتاوی دەکات. بەداخەوە ئێمە ئەمڕۆ ئەم شارەکە لە ئاهەنگی سەرکەوتنی یانەکەیە لەم چەند ڕۆژەیە خۆشی هەموو شاری داگەتەوە ئەبینین شوێنێکیش هەیە چۆڵە جێگایەکیش هەیە کەسێک دیار نییە کە هەمیشە لەسەر ئەم ستاندانەی ئەم قەراخی یاریگای ئەمابینی ئەویش جوانەمەرگی برام هەکاگە هەرێم بوو. مناڵیەوە لەگەڵ ئێمەیا بوو لەگەڵ خۆمانە گەشتە ئەو تەمەنە بەداخەوە ئەو ئەم ڕۆژە خۆشەی نەبینی ئەو ئاواتەی بە چای خۆی نەبینی کە سێ سایق چێتە نایابەوە. ئێمە هەموو ئەوەی کە ڕوویدا ئەو سەرکەوتنانە پێشکەشەکەین بە گیانی پاکی، پێشکەشێکین بە کاک عەلی، پێشکەشێکین بە دادە بێگردی دڵسووتاو. ئەمە ئاهەنگ و پێشوازی گەرم و گوڕی هاوڵاتیانی سێ سادقە لە یانەکەیان پاش گەیشتنیان بە خولی نایابی کوردستان. هەرێم ئاوات و ئارەزووی گەورەیەوە بوو ئەم ڕۆژە ببینێت و پڕبەگەروی هاوار بکات و ئاڵاکەی دەستی ڕابۆشێنێت، بەڵام شەکدارە بێ ویژدانەکان بە فیشەکێک لەم ڕۆژە و لە خەونەکەیان دابڕی. ئێستا هەرێم خۆی و خەونەکانی لە نێو چەند مستەخاکێکی سێ سادق بە بێدەنگی ڕاکشان.